وعلا خۆشەویستان، ئێمە لەم ژیانەدا خوای گەورە و میهرەبان تاقیمان دەکاتەوە بۆ ئەوەی هەر کەسێک لە خۆمان ببینە شایەت بۆ قیامەتی خۆمان. ئەگینا خوای گەورە زانا و دانایە، عالمە بەوەی کە ئێمە چۆنین چۆن نین، بەڵام بۆی خۆمان ببینە شایەت بەسەر خۆمانەوە باشین یا خراپین. بێگومان عیبادەتەکان بازرگانیەک و تیجارەتێکە لەگەڵ خوای گەورە و میهرەباندا. خوای گەورە و میهرەبان باسی سێ کردەوەی چاک دەکات، دەفەرمێت ئەم کردەوانە بازرگانیەکە، تیجارەتێکە لەگەڵ خوای گەورەدا دەیکەی، هیچ کاتێک لەم بازرگانیدا تۆ زەرەر ناکەی، لەم کەسابەتەدا تۆ زەرەر نەکردووە. بازرگانیەکە بەردەوام قازانج دەکات، وەکو کەسابەتەکەی دنیا نییە، قازانج دەکەی جاری واشەیە قازانج ناکەی. خوای گەورە دەفەرمێ ئینە الەذینە یەتلوونە کتاب الله، ئەو کەسانەی قورئانی پیرۆز دەخوێننەوە، ئەوانە چین؟ یەرجوونە تیجارەتەن لەن تەبوڕ، ئەوانە بازرگانیەک دەکەن، ئومێدیان بە بازرگانیەک هەیە لەگەڵ خوای گەورەدا دەیکەن، بە هیچ جۆرێک تووشی زەرەر و زیان نابن. کەواتە ئەگەر پێت خۆشە لەگەڵ خوای گەورەدا بازرگانی بکەی، تیجارەت بکەی، قورئانی پیرۆز بخوێنە لە شەودا لە ڕۆژدا. وا نەزانن وەکو خۆمان تێگەیشتوینە لەخوا بەزێدە مانگی ڕەمەزان خەتمەی قورئانم کرد، دەستت خۆش بێ، بەڵام قورئان پەیوەندی بە مانگی ڕەمەزانەوە نییە بەتەنها. ڕاستەکەی ئەم مانگە زیاتر دەخوێنرێ، بەڵام ئەو کەسەی قورئان دەزانێ ئەگەر دوای مانگی ڕەمەزان دای بخا و 11 مانگ ئیهمالیکە، ئەو قورئانە لە قیامەت شکاتی لێکە، چونکە ئەوە هەجرکردنە، وازهێنانە لە قورئان. تەشبیهات نەبێ تۆ لەگەڵ مرۆڤێکە 11 مانگ قسە نەکەی، یەک مانگی قسەی لەگەڵا بکەیت، کەواتە تۆ هەجرت کردووە، تۆ قەتعت کردووە لەگەڵا قسەی لەگەڵا بکەیت. بۆیە ئەمە بازرگانیەکی زۆر گەورەیە. ئەوە بازرگانێکی گەورەیە، تۆ هەموو لاپەڕێکی قورئانی پیرۆز کە دەیخوێنی بەلایەنی کەمەوە 5,000 بۆ 6,000 خێرە دەسەکەوێت. وەڵاهی جاری وایە بەهۆی یەک چاکەیەکەوە دەڕۆیتە بەهەشتەوە. ئەو کەسانی کە چاکە و خراپەیان دەکێشرێت، جاری وایە بەهۆی یەک چاکەیەکەوە، بەهۆی خوێندنی ئاەتێکەوە، بەهۆی خوێندنی یەک پیتێکی قورئانەوە، تۆ چاکەکانت قورستر دەبێت و دەڕۆیتە بەهەشتەوە. بازرگانێکی زۆر گەورەیە، بە هەموو پیتێک دەخێرە دەسەکەوێت. یەکێ لە پیاچاکان دەفەرمێ ئەڕۆشتم بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، نوێژی بەیانیان، بەلای هەر ماڵێکە تێ ئەپەڕیم، جاران وەک ئێستا حەوشەوشت نەبوو بەم شێوەی ئێستا، بەلای هەر ماڵێکە تێ ئەپەڕیم تەماشام دەکرد کەسێک قورئان دەخوێنێ، بەو پارشێوە قورئان دەخوێنێ، ئیتر ئایا بە خوێندن یا لە ناو نوێژدا دەیخوێنێتەوە. کاکە بێدەنگم براکانم، کاکە گیان، کەواتە ئەوە بزانین قورئان خوێندن بازرگانیەکی زۆر گەورەیە لەگەڵ خوای گەورەدا، و بازرگانیەکە هیچ کاتێک تۆ زەرەری لێ ناکەی ئەگەر لەبەر خاتری خوا بیخوێنیتەوە. کەواتە ئینشاءڵڵا ئەومان لەبیر نەچێت گرنگی بە قورئانی پیرۆز بدەین. ئەوەی گرنگی بە قورئانی پیرۆز بدە، وەڵڵاهی خوای گەورە لە دنیا و قیامەت ڕەحم و میهرەبانی خۆی دەڕژێنێ بەسەریدا. هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە سەحابەکان شەهید دەکران، ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، دەیفەرموو کامەیان زیاتر قورئانی لەبەرە، زیاتر قورئانی خوێندووە لە پێش ئەو بخەن ناو گۆڕەکەوە، چونکە ئەوە فەزڵێکی تایبەتی هەیە. و دەفەرمێ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم، هەر لاشەیەک، هەر دڵێک بەشێک لە قورئانی پیرۆزی تیا نەبێت، ئەو دڵە وەکو کەلاوەیەک وایە، وەکو خانوویەکی ڕووخا وایە. چەندێک قورئانمان لەبەرە، هیواتیان 10 ساڵە قورئانی ختم کردووە، هەتا ئێستا جوزی قورئانی بەتەواوەتی لەبەر نییە. وا دەزانی لە ڕۆژی قیامەتە تۆ محاسەبە ناکری لەسەر ئەمەی ئەم بازرگانەی لەگەڵ خوای گەورەدا نەکردووە. قورئان بخوێنە، ببە ئەهلی قورئان، چونکە پێغەمبەری خوا
صلى الله عليه وسلم دفرمي أهل قرآن أهل كتايبة لا إخوة يقول أهل كتايبة أهل إخوان أولياء إخوان خوشويستي إخوان ئەوانەی کە لە دنیادا قورئان دەخوێنن بەردەوام نەک مانگی ڕەمەزان بۆیە ئەوە شتێکی عەشایریە ناو خۆمانە خەتمەی قورئان بەس مانگی ڕەمەزانە شتێکی وا لە دینە نییە مانگی ڕەمەزان خەتمیکە تەواویش نەکرد بەردەوام بخوێنە حتا دوای مانگی ڕەمەزانش حتا بۆ ئەو ڕۆژەی کە دەمریت قورئان بخوێنە چەند کەسمان بینی بەدەم قورئان خوێندن و گیانی دەرچن بەخوا ئەگەر پێشتر نەیخوێن دەبێ گرنگی پێ نەدابێت دڵنیا بەخوای گەورە ئەو نعمەتی پێ نابەخشی بۆیە یەکێک لە بازرگانیە گەورەکان لەگەڵ خوای گەورەدا دەیکەی هیچ کاتێکی زەرری ناکەی بەردەوام لە قازانجای قورئانی پیرۆزە إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة دوم بازرگانی کە زۆر گەورەیە بازرگانیەکی زۆر گەورەی لەگەڵ خوادا يرجون تجارة لن تبور ئەو بازرگانیە کە نوێشکردنە ئومێدت هەبێ دڵنیا بەلەوە کە بۆ ڕەزامەندی خوا بیکەی هیچ کاتێک زەرری ناکەی نوێژ قازانجێکی زۆر گەورەیە بازرگانێکی گەورەیە خوای گەورە لە حەدیثێکی قودوسیە دەفەرمێ 5 نوێژم فەرز کردووە لەسەر بەندەکان هەر کەسێک نوێژەکان بە جوانی بکە هەر 5 بەدەست نوێژەوە لە کاتی خۆیدا ئەنجامی بدە وەکو خۆی نوێژەکە بە جوانی بکە پەلەیتیان نەکات خوای گەورە دەفەرمێ ئەوە وعدێکی هەیە ئەو ئینسانە لای من لە بەینی من و ئەو بەندەیەدا وعد و پەیمانێک هەیە بیخەمە بەهەشت ئەمە گەورەترین بازرگانی نییە ئەمە بازرگانی نییە کە تۆ نوێژێکی جەماعەت لە مزگەوتا دەکەی خێری یەک حەج بۆ دەستەکەوێ هەموو نوێژێکی جەماعەت خێری حەجێکی هەیە کاتێک کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم چووە ئاسمان لە ئیسرا میعراج خوای گەورە میهرەبان 50 نوێژی لەسەر خۆی و ئومەتەکەی فەرز کرد 50 نوێژ حەدیثەکە درێژە چەند جارێک موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی بڕۆ بۆ لای خوای پەروەردگار با کەمی کاتەوە حتا ئەو 50 نوێژە هاتە سەر 5 نوێژ 50 بوو بە 5 بەڵام خوای گەورە فەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم من لە قسەی خۆم پەشیمان نابوو هەر کەسێک ئەو 5 نوێژە بکا خێری 50 نوێژەکە هەر بۆ دەنووسێ واللهی نوێژی عیشا 4 کات دەکەی ئەزانی خوای گەورە خێری چەندێکت بۆ دەنووسێ خێری 50 نوێژ بۆ دەنووسێ کەواتە خێری 200 ڕکات نوێژ بۆ دەنووسێ تەماشاکە یعنی کاتێک تۆ ئەم نوێژانە دەکەی وا نەزانی تەنها 3 ڕکات نوێژت کردووە ناوەڵا ئەو 3 ڕکاتەی مەغریب خوای گەورە بە 150 ڕکات نوێژ بۆ دەنووسێ کەواتە فەرمی بۆ خۆت و ئومەتەکەت بە هەموو نوێژێک 50 نوێژ بە هەموو ڕکاتێک 50 ڕکات نوێژی نیوەڕۆت کرد خوای گەورە خێری 50 نوێژی نیوەڕۆت بۆ نووسێ نوێژی عەسرەکەی خێری 50 نوێژی عەسر بۆ دەنووسرێ مەغریب و عیشا و بەیانیش بە هەمان شێوە ئەمە بازرگانێکی زۆر گەورەیە نوێژەکانتان هەتا پێتان دەکرێت لە مزگەوت بیکەن وا تێنەگەن مانگی ڕەمەزان وەرە بۆ مزگەوت و دوای 11 مانگە بە خۆت ئیجازە بە وا تێنەگەن تەنها وەرن جومعان وەرن بۆ مزگەوت بەخوا ئینسانێک بەڕاستی ئیماندار بێ ئەوە قبول ناکات تەنها نوێژی جومعە بێ بۆ مزگەوت بەڵکو هەوڵ ئەدات بەردەوام ئەهلی مزگەوت بێ دوو حەدیث باسەکەین دەربارەی نوێژی جەماعەت کە بەڕاستی ئێمە ئیهمالمان کردووە زۆرێکمان حەدیث یەکەم پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە و میهرەبان لە ساحەی مەحشەر بانگ دەکات دەفەرمێت ئەینە جیرانی ئەینە جیرانی کوا دراوسێکانم کوا جیرانەکان و دراوسێکانم مەلایکە سەلامی خوایان لەسەر بێ دەفەرمون خوایە گیان کێ بۆی هەیە دراوسێتی تۆ بکە یان سەیری ئەو ڕێز و حورمەتەکە خوای گەورە ئەم کەسانە بە دراوسەی خۆیان ناو دەبێت دراوسەی خۆی خوای گەورە دەفەرمێ ئەینە عومار المەساجد کوان ئەو کەسانەی کە مزگەوتیان ئاوەدان کردەوە لە دنیادا بە عیبادەت و نوێژ و خواپەرستی ئەوانە دراوسەی منن
پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بە دراوسەی خۆی ناوت بەرێ و لە ناو ئەو هەموو خەڵکەدا لە سەروی هەموو خەڵکیەوە بانگت بکەوت تۆ ئەهلی مزگەوتی ئێوە دراوسەی منن، واتە ئێوە لەژێر ڕەحم و مێرەبانی مندان. کە خوای گەورە بە دراوسەی خۆی ناوی بردی دڵنیابە ئەوەی کە تۆ باوەڕت پێی نییە، یعنی چۆن تەسەووری ناکەین وەستمەوەیە، خوای گەورە پێت دەبەخشی ئەوەی کە بە خەیاڵتانایە. حەدیثی دووەم، ئێمە جاری وایە لە مزگەوتین، ئەهلی مزگەوتین الحەمدولله. ئەوە شانازیەک کەسێک لە ئێمە ئەهلی مزگەوت دیە، ئەهلی جومعە نەبێ، ئەهلی جومعە و جەماعەت بێ. فەخرێک و شانازێکی زۆر گەورەیە، بازرگانیەکی زۆر گەورەی لەگەڵ خوادا. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم کەسێک لە ئێوە کاتێکە لە مزگەوتە دوای لە مزگەوت دابڕێ. دوو ڕیوایەتە. هەر کاتێکە کەسێک ئەهلی مزگەوت و نوێژێکی فەرز لە نوێژە فەرزەکان دیار نەبوو، تۆ ئەهلی مزگەوتی، لە مزگەوتە نوێژەکەی بۆ نمونە بەردەوام لە مزگەوتەی نوێژێ دوو نوێژ دیار نیت، ئەزانی مەلایکە چی دەکا؟ مەلایکە بە دوای تۆدا دەگەڕێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ مەلایکە ئەگەڕێن بزانین فەڵان کەس بۆ ئەمڕۆ نەهاتۆ بۆ مزگەوت، عوزرەکەی چییە؟ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر دیار نەبن بە دوایانە ئەگەڕێن ئەمڕۆ ئیشی من ئەوەیە بزانم فەڵان کەس بۆ ئەم نوێژە فەرزە دیار نەبوو. و ئەگەر نەخۆش بی ئەو کەسە لە ماڵەوە کەوتە بی ئەهلی مزگەوتەوە لە ماڵەوە نەخۆش کەوتووە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو مەلایکانە سەردانی دەکەن، دوعای خێری بۆ دەکەن. ئەمە شەرەفێکی گەورە نییە؟ ئەمە بازرگانێکی زۆر گەورەی نییە کە ئینسان لەم بازرگانیدا تەنها قازانج دەکات کە نوێژکردنە. سێیەم بازرگانی إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور. ئەوانەی ماڵ و سەروەت و سامانی خۆیان دەبەخشن بە فەقیر و هەژارەکان زەکات یا غەیری زەکات، یارمەتی خەڵکی فەقیر و هەژار ئەدەن، بەردەوام یارمەتی خەڵکی فەقیر و هەژار ئەدەن بۆ ئەوەی حاڵیان باش بێت. بە نهێنی و بە ئاشکرا یارمەتی خەڵکی فەقیر و هەژار ئەدەن، بۆیە ئەو پارەی کە ئەدەی بە فەقیرێ بە هەژارێکە مستحەقە، وەڵڵی ئەوە بە قەرزێکە بە خوا داوە، بازرگانیەکی گەورەیە لەگەڵ خوادا کردوتە، وەڵڵی 5,000 بدەی بە فەقیرێک، ئەو 5,000 خوای گەورە بۆت زیاد ئەکا و بۆت هەڵەگری بۆ قیامەت. لە قیامەت دەداتەوە بە چەند قات؟ بە 700 قات، بە 1000 قات، بەڵکو زیاتریش. ئەمە بازرگانێکی زۆر گەورەیە. وا نەزانی پارەکەت بە هەدەر چوو، نەوەڵڵا پارەکەت نارد بۆ ژیانێکی ترت، بۆ ئەو ڕۆژەی کە پێویستت پێیەتی، بۆ ڕۆژێک کە پێویست بە سێبەرێک هەیە، ئەو خێر و سەدەقەیە دەبێتە سێبەرێک بۆ تۆ لە ناخۆشیەکانی ڕۆژی قیامەت ڕزگارت دەکە. بۆیە ئەم ژیانە فرسەتە، فرسەتێکە لە دەست خۆمانی نەدەین. ئەمڕۆ یا بەیانی ژیانمان کۆتایی پێدێ، وەڵڵاهی پارەکە وتارمان ئەدا چەند ئازیزە و لەگەڵمانە بوو، ئێستا لەژێر خۆڵان پێرار بە هەمان شێوە، بەسە پێرار بە هەمان شێوە. ئێستا لە مزگەوت نایانبین، نە لە تەراویح دیارن، نە لە جومعە، نە لە جەماعەت ڕۆشت، خوا لێیان خۆش بێ. ئێمەیان بەجێ هێڵا و دڵنیابن ئێمەش بە هەمان شێوە ئەم ژیانە بەجێ دەهێڵین. هەندێکمان ساڵەتر لە مزگەوتەکانە نابین دێ، لە ماڵەوە نەماوین چونکە مردووینە. کەواتە خۆت ئامادەکە. ئەم سێ بازرگانیە زۆر گرنگە، هەموو عیبادەتەکان گرنگە، بەڵام خوای گەورە لەو ناو عیبادەتەکان ئەم سێیانی بە بازرگانیەکی بردووە کە قەت زەرەر ناکە: قورئان خوێندن، نوێژ، خێر و سەدەقەکردن. بۆیە خەم سارد مەبە. ئەگەر 250 بەخشیوە، 1000 دینارت بەخشیوە، خەم سارد مەبە. لە کۆتاییدا دەڵێم قیامەتمان لەبیر نەچێە. خوای گەورە ناز و نیعمەتی زۆر زۆر خۆشی بۆماداناوە کە بەهەشتە، بەڵام پێویستە لە دنیادا خۆمان ماندووکەین بە ئیزنی خوا لە دوای مردنمان هەموو خۆشی و شادیەکان دەست پێکات بۆ ئینسانێک کە لە دنیادا خۆی ناسی بێت. یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە، یا ڕەبی خوایە لەم شەوە پیرۆزەدا لێمان خۆش بە، یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە، خوایگیان ئاخرمان بەخێر بگێڕە، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کە، خوایگیان چۆن ئاوا کۆمانت کردەوە
ئاوا لە بەهەشتا کۆمان کەیتەوە یا رب العالمین. خوایان کاتێ بمامرێنی خۆت لێمان ڕازی بی، خوایان لە ئاگری دۆزەقمان پارێزی بمان خەیتە بەهەشتەوە. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.